خانمە هونەرمەند ئاوێرکێکە لە خانمە دەنگخۆشەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێستادا نوێترین میوزیک ڤیدیۆی خۆی بڵاو کردوێتەوە. بەشێک لە میوزیک ڤیدیۆ کابینین، دواتر قسە لەگەڵ بەڕێزیانەکەم کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵ من قسە دەکا و گفتوگۆی زیاتر دەربارەی ڤیدیۆ کلیپەکەکەین. فەرموون. ای خور پیدل ای خوینی رگ بیرم لخیالت مسا بونی تو وکو نفسا خاتو ئاڤێر سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. زۆر سپاس. ئەمەوێت جارێ نەزانم لە ناوی خۆتەوە دەست پێ بکەم یان لە ناوی ڤیدیۆ کلیپەکەتەوە. ئاڤێر بە واتای چییە و ڤیدیۆ کلیپەکەشت ناوی چییە؟ ئاڤێر بە مانای بەرزە. زۆر باشە. ئەمە یەکەمین ڤیدیۆ کلیپی تۆیە یاخود بەرهەمی ترت هەیە و ئەم ڤیدیۆ کلیپەت ناوی چیە و چۆن بەرهەم هات؟ لە پاکستانی ئاهەنێکی تایزەیە. بەڵێ. زۆر باشە. ئاواز و تێکستی بەرهەمەکەت هیچەیە و کاری وێنەگرتنەکەی لەکوێ کراوە و کاری دەرهێنانی؟ کاری محەممەد ڕزا سوڵتانیە. بەڵێ. و کاری تەنزیمی هاسان هاتە. بەڵێ. ئاڤێر خان، ئەگەر ئاماژەیەک بە ئەو کارانە بکەیت کە پێشتر کردوتە بەڕێستان وەکو ڤیدیۆ کلیپ و پێشەوەی کە ئەم بەرهەمە تۆمار بکەیت چ بەرهەمێکی ترت هەبووە؟ بەڵێ. زۆر باشە. ماوەی چەندێکە سەرقاڵیت بە کاری هونەریەوە و کاتەکانت چۆن لە پرۆڤەکردن و لە با بڵێن خۆبەرەوە پێشتن لە بواری دەنگیەوە بەسەرەبەی چۆن ڕاهێنانەکەیت؟ ساڵێک خۆڵمان گرون هابووم ناوبوون خۆرا بوو پێنجێکۆ هاوپانی لەگوێ ئۆشتۆم تر بەسەرخانێت. تقريبا للموضوع هاكي وشلون تلقى بطنجة واللي سوري سويت شلون تلقى ثلاثة عن ست ضعيفين صارت. زۆر باشە. بۆ خۆت هیچ شارەزاییەکت لە مۆزیک و ئامێرە مۆزیکیەکان هەیە؟ بەخۆشم بەپیانۆتم حەزر شلون توی بەپیانۆ. زۆر باشە. پێم وابێ ئەمە یەکەم بەرهەمی بەڕێستانە، یەکەم ڤیدیۆ کلیپی بەڕێستانەکەوە بڵاوت کردوێتەوە. بەنیازی بەردەوام بیت. پێم وابێ کەمێک درەنگ دەستت بە کاری هونەری کردووە و ئەم ڤیدیۆ کلیپە تۆمار کردووە. هەرچەندە درەنگ نییە بەڵام بۆ پێم وابێ ئەمە یەکەم بەرهەمی جەنابتانە. بەڵێ بەخاتر خۆتان نەزانم مشکڵاتی کە لە سنە هەیە بەبوو خانەکەت خۆستان سەرخوێندن
شرایط واقعیت که من عواطفی دیش رو افتاده ولی انشالله شروع ایستاد قبیل و بسیار تجربه در ادامه. زۆر باشە ئەو سەختیانە چین کە دێنە ڕێگەی ئێوە بە تایبەتیش خانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان کاتێک کە دەیانەوێ لە هەر بوارێکی هونەردابێ پەرە بە هونەرەکەیان بدەن و بە تایبەتیش گۆرانی بێژان و بەرهەمهێنانی گۆرانیەکان. بەڵێ. زۆر باشە پرسیارەکەم ئەوە بوو ئەو سەختیانە چین کە بە تایبەتی دێنە ڕێگەی خانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان ئیتر لە هەر بوارێکی هونەرابێ بە تایبەتی ئێوە کە پێویستە کاری بەرهەمهێنان بکەن و ڤیدیۆ کلیپ دروست بکەن بۆ بەرهەمەکانتان. Thank you. التي تعيش معها لو بيها بدون فرصة نشوف. أنت تقطع مثل مجا من جرس برا لكن هيك فرصة مش تصير بعيد وكذا والإيمان خمسان. وإجازة بأمانة واقع. وترد تقتل الأشياء ترد جمرة أن تشتغل من غيرها كني أمثالي شتوه بسال كان مخاطر هالأم مشتغل تحالف. بەڵێ دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بۆ هونەرمەند ئاڤێر کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵ من بووی سپاس بۆ